سەبارەت بە هێرشەکەی ئیسرائیل بۆ سەریان و ئاڵۆزیەکانی ناوچەکە بەڕێز ئەحمەد بناڤی ئەندامی دەستی فیدراسیۆنی کوردستانی کەنەدا لە شاری کالیجەری کەنەداوە لەگەڵمانە. کاک ئەحمەد سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. بە هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر ئێران ئەم گرژیانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تر کۆتایی پێێت؟ دەستپێکی سڵاف ڕێز بۆ هەمی بینەرە و بیسەرێت کوردستان 24 وەکە ئەمجید بینین کەنەدا و جوواکان نەفنەتەوی ینی پرانیا وڵاتیان ڕۆژئاوایی و نەبێت ئەف شەڕە جارەکەی بەرفرهەتر ببیتن و پتر دەبەرێ بەگریتن چکی ئەف شەڕە نوکە هەدی پتر بەرفر هەببیتن ئەس باوەرم پتر بەرژەوەندیا ئیرانی دەخوازت بیشەری بەرفرهەتر لێگەتن و هەکە دەستپێکا شەڕیژیان بەرە خۆبدەینێ ئیرانی هەرگوتی ئەنیێ شەڕ بکەین و بیشەری بەرفرهەتر لێ بکەین بجازبار ناکەم ئەف شەڕانەکە کە بەرفرهەتر ببیتن چ بەرژەوەندیا نەیا دەبەرێ دابیتن و نەژیتیا ئەمریکا دابیتن یعنی بێت ئەف شەڕە بێت سنووردارکردن و وەکومەدی دیژی ئەف هێرشا بێداویە یا ئیسرائیلێ بۆ سەر ئیرانێ هێرشەکە گەلەکە سنووردار بوو ئەو جتێت وێ واتێ کو نەبێت شەر بەرفرهەتر ببیتن ژ بێ چەندێ ئەواهەی هەکە شەر بەرفرهەتر ببیتن هەمی دەبەر دکەبیتن خەتەرێدا و ئابووریە دەبەرێ هەمی تێکچیتن و بەرژەوەندیت ئەمریکاشی تێکچن لێ دەبەرێ چونکی وەکی چەند جارەمەدی تیژی ئیران وێ گەپێت کەتن و هەکەرە هێرشەکێ کەنسەر ئیرانێ ئەو ژی هەپەیمانێت ئەمریکا بکەتن ئارمانج و دیسان جی هەوڵ دەتن و مەلیشیاتێت ئیرانێ لە حتى العێراق جی یعنی ئەو ژی کەبن ناڤاڤی شەریدا و عێراق جی کەبی ناڤاڤی شەریدا باشە بەوری باز عێراقشەکەین بەس ینی ڕەنگە ئەوەی کە باست گەێشە ڕاستەخۆکان بۆ سەر یەکتری ئیسرائیل و ئێران بوەستێنرێ بەڵام گۆڕەپانی شەڕەکە ئێستا غەزە و لوبنانە لەوێش شەڕەکە هێورە بێتەوە ئەوەستێ من پێم وانینە و ئەف شەڕە دەمەکێ نزیکدا بوەستیتن چونکی چەند ئەگەرێک هەنە ئەو خۆت ڕاستیدا کوت دێژن ئەف شەڕێ ئیرانی و ئیسرائیلەیە بەس یا شوێ ماستر و ئەگەر ئەم بچێکی کورتتر بچینێ ڕاستیدا ئەف شەڕێ ئەمریکا و ڕۆسیە دەستپێکا شەڕێ یوکرین و ڕۆسی گەلێک فشارێت مەزن سەر ڕۆسی هەبوون و تایبەتی ئابووری و حتا لەشکێریژی یعنی ئەس باوەرم ئەس پۆلگەلوێ چەندێمە ئەو هێرشا درندانە ئەوە هەفتی ئۆکتۆبرێ بۆ ژلای حەماسێ بە بۆ سەر ئیسرائیلێ یعنی ئەس بێگومان و مەلیشیاتێت ئیرانێنە دەستێ ئیرانی گەل بۆیە ئیران پشتەوانیاوی بوو بەس وەکی ئەس بینم شەمسیەکا ماستر بە و بشێن وی ڕەنگی هێرشێکی بکەن سەر ئیسرائیلێ و ئەو تەکنۆلۆژی و ئەو هێزا بەرگریە یا وەسا بەهێز ئیسرائیلێ هەی یعنی ئەس باوەرم دەستێکی دیر پشتوێ هەبوو و دەستێکیش ئیرانێژی ماستر پشتوێ هەبوو یعنی ئالمانجا سەرەکی ئەوە بوو و ئەو فشارێت سەر ڕۆسی کێمتر بکەتن و بەرێ جیهانێ و شەڕی بگۆڕیت بوو دەڤەرەکادی یعنی وان فشارە سەر خۆ کێمتر بکەتن بەجاشبەر بێ چەندێژی نوکەژی ئیرانجی دەرفەتە بۆ مخەدەرفەت بینیتن و هەرچەندە ئەمریکا بانگەشە هەلبژارتنێدایە و دەمەکی کێم مایەژی ینی بەروێ چەندێژی ینی گەلێک جارا زەحمەتە بۆ حتا بەربژێرێن کۆماریە ئەنجیە دموکراتاژی کۆ بشێن پیچەک ینی پنتر بن سەروێ چەندێژ بەرک و نەبێتن چلایەناش باشە کاک ئەحمەد لەسەر ئەمریکا لەوی دۆستن وەزیری بەرگری ئەمریکا هەڵێت دەرفەتێکی دیبلۆماسی هەیە بۆ چارەسەرکردنی و گرژیانی کە لە بینی ئێران و ئیسرائیل هەیە لە ناوچەکە پێ دوایە بەم دەم و دەستە بەم زوویە پێش هەڵبژاردنەکان کە پێم وایە هەژ ڕۆژێکی ماوە چارەسەری ئەو کێشانە بکرێکە لە بینی ئێران و ئیسرائیل هەیە من پێم وانییە کە بشێن ینی وی شەڕی هەکە بەست تنێ هەوڵ دەدەن و ئەف شەڕەش کۆنتترۆل دەرنەکەویتن و ماستەر نەبیتن ینی ئەمریکا چونکە پۆ وەکی مگوتینی کە بێ بانگەشە هەلبژارتنێدایە ینی گەرەک هەوڵدانەژی و وەکۆمەدیتی ینی مەهەمیا تەخمین کرد و هێرشا ئیسرائیل بۆ سەر ئیرانە گەلە فرانگێکی بەرفرهەتر بیتن بەلێ گەرەک سنووردار بوو یعنی تنێشێن سنووردار بکەن بەس نەشێن کوپراوەستینە چونکی ئەف شەڕە چەند بەرفرهەتر ببیتن بەرژەوەندیا ئیرانێدایە و بەرژەوەندیا ڕۆسیژیدایە ینی دەبێتن سەنگا ئەمریکا ڕۆژهەڵاتە ناوین کێمتر بکەن و چه ڕۆسیژی چه ئیرانژی ینی سنگاوی پتر بیتن چه پاس شەڕ و ئالوزیل دەبەرێ هەبن
پتر برجواندیا ایران دایا کو بشتن جی خود درشت لی بکتن و بشتن روله که ماستر هبیتن یعنی روشالاتا ناوین دا. باشه کاک احمد پێشبینیتان چییە؟ پێتان وایە عێراق کەوتەناوە ئەم شەڕەوە؟ يعني هبدارم نبيتن وعشان كذا أفشر يعني بيت النوا عراق جي هر چندك وحكمة عراق جي بچند ناخازتن وهرما كردستان جي بچند ناخازتن وبرجوان ديا چی کسی که دانینه کو أفشر برفرهتر ببيتن بس بجد أو ميتن سروي چنده كاني پشتی هالبجارتنت امریکا از بانا کم تشته که وصاریب دتن پیش هالبجارتنا چونکه جابه همین دنیای سر هالبجارتنت امریکایه بجا اگر دیتن آمن اگر دموکرات جارکاتی در کبن یعنی از بجم احتمال کافتر هیک و افشاره برفرهتر ببیتن بس اگر ریپابلیک در کبن دونالد ترامپ در کبیتن من پتر باوری به هیک و او ده بهستر بیتن و ده شیطن یعنی وان شراهم یا هکر نراوس انرژی بس ده سنوردار کتن چه که آریشا سرکی وکی ما گوتی دست که ما بین امریکا و روسیه بجای بیت نویره یعنی افشار بهت راوستاندن ابدی خواه یعنی ده هدیه راوستاندن باشه کاک احمد پێتان وایە ینی بەرەی مقاومە بەردەوام بەرەی مقاومەی ئیسلامی عراقی هێرشەکاتە سەر ئیسرائیل پێتان وایە ئیسرائیل لە بەرامبەر و هێرشانەدا هێرش بکاتە سەر عێراق ئەمریکا ڕێگەدا؟ من از باور ناکم امریکا رگه بدتن و از باور ناکم یعنی عراق جی یعنی ورکی بدتن کوپ یعنی بجم برنگه که برفره کوبان هرشا بردوام بکتن یعنی اوجی گلک سنور دارن و چند جا رحمتی تفریشاتن کرن جی بس دیسان جی حتی نو که اسرائیل برسف ندایه چونکه امریکا ناخوازید افشاره بهتن ناو عراق جدا و برفرهتر ببیتن کنترول هر کسی درک بیتن چونکه قازانجا امریکا دانینه و قازانجا روشراتان آوین جی دانینه افشاره باشه پێتان وایە ینی تر گرژەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێواش بێ کۆتایی پێ و هکه بچین راستی بجین یعنی 1000 ساله چجارا کوتاهی پی نهاتیه و از باور ناکم چجارا کوتاهی جی پی بهتن بس یعنی بهن سنوردار کرن یعنی اول بهن سنوردار کرن بجا از باورم پشتی هلبجاتنت امریکا هکر تایبتی هکر کماری سر کبن از باور کم ده اول دهن سنوردار کرن و هکر بلکی یعنی بهن راوستاندن جی یعنی افشاره بس وقتی دی تبیجی روشلاتان آبین کو جاره کلویره تبیجی شر نمینیتن یعنی او از وارنا کم چون کلویره همیشه گورخوانا شری بویا کو اقتزانی جیلویره یعنی هزت روسی الورنه هزت امریکا الورنه ما بين الشيعة والسني هم جرافت او چند هيا مشكله اسرائيليه وفلسطينيه يعني ازبانا كمختكين زيدا او واريشه بهتم چاره كرن يعني قال لك اريشات ودبل دهنه يعني كو بيجن شرق جاره الورنه كاك احمد ام شرع ام جنگل لبرجودي كيا خو كومبانيا زبلاحكاني ولاتاني دنياش اللي يلي فروكواني وهتاوك واني ديكا هتاو برهنان وزوري ديكا يعني لزرري بردوامان زرر لم شراكن ام شر لبرجودي كيا بوشيويا اب خو شر همي قاوا شر ضرر ابو هر کسی که شر ضرر يعني نباشه بس دیسانجی که تبر خود از بجم افشره پتر برجواندیا لاین ایرانی لاین روسی دای افشاره چونکی برین که جوکی مدرس نشان کری چونکی اف فشارت مازن کل سال که درباز بو کو روسی شرکی وی شرک گران دایا و کم زانی جهمی ولاتن روش آوا و نیتو پشتوانی و پاریکاری دن اوکراینیا افجی فشارک مازن اخیتن سر روسی جی همی جاره حوال دادن وان فشار سر خو کمتر بکتن و شری و گوهزید بو جهکدی کو بر دنیای بدتن رخکدی افشار سر و کم ببن یعنی از بین افشار پتر برجوان یا روسی و ایران دایا باشه زیان ابوریکان بو ایران بو روسیا بو امریکا بو عراق بو سوریا بو لبنان بو اسرائیل بو امانت چیه بی ابو یعنی هکت بر خوب در سرانسری جهانی یعنی هر کس هست بیت کتن کو یعنی زیانت آبوری هر کسی کتنه او هر وراتا کتله بینی کت بر خوب در کو
جیان گلک زحمت کت و گران بویا چونکی دنیا همی پیک بگیره دایه یعنی هکر شرک روشرات ناوین بیتن یان جیل روسی بیتن بگمان یعنی او باندور سر اکنومی دنیای همید کتن اف شره بس دیسان جی یعنی هنده جرا او وکی او بر خود یعنی بوانا بلکی یعنی هزوان مانوان گرنگترش آبوری تایبتی جی یعنی ایرانی وکی هم ببینیم سالها کد بتن او خطا شیعی وکتنو و یعنی کنترل منطقه دسته دابیتنو وکی نیکر جان بیجین گل جرا وقت خامنه‌ای آخر بیتن نابت عراق و سوریه جی هر حساب ناکد دولت جی ولاد جی وانا دبتن ولایت عراق و ولایت سوریه یعنی وکی دو ولایت خو حساب کتن وانا جی و حکمت لبنان جی کتبره خود یعنی بنابی حکمت که هی وکی دی بس کنترل و بریار پتر دست حزب الله هدایه بجا اول بتن سنگا خو یعنی بتن وکی سوپر پاور کل روشلات ناوین و به پشتوانیا پیمانت خو تایبتی جی برای روسی. برس احمد منافی اندامی دستی فدراسیونی کردستانی کانادا سپاس با مدبونی برسان خوشحال بود بخیر بین. گلک سپاس بود درفته ببینین شاد و بختور. زور سپاس.